وەڵا زان و خۆشەویستانمان لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان خۆی باڵادەست کۆمەڵی دەرفەتی دیکەی پێبەخشین بۆی کە خێر و پاداشتی گەورەترمان دەستکەوێت. لە مانگی شەوال دەین لەم مانگەدا مسلمانان چەند ڕۆژێک تێدا بە ڕۆژوو دەبن بزانین حکومەکانی چین و فەزڵە گەورەکەی چییە کە مسلمانان لەم مانگەدا 6 ڕۆژێک بە ڕۆژوو دەبن و تایدا باز لەوە دەکەین کە مەرجەکان چین و کێ دەتوانێت بە ڕۆژوو بێت و لەگەڵشیدا لێرە و لێ باز لەوە دەکرێت کە کەسانێگەن لەوانەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا قەرزی ڕۆژویان لەسەر بێت. ئایا لە مانگی شەوالدا چۆن مامەڵ لەگەڵدا ئەمەدا بکەن، ئایا سەرەتا فەرزەکە بگرنەوە یاخود ئەم سونەتە گەورەیە جێبەجێ بکەن. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ئەحمەدی خامیشی مامۆستای ئاینیە خۆ مامۆستایان خێر سپاسان دەکەین. سەلامەت بن ئینشاءالله. مامۆستایان ئەگەر بچینەوە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان مانگێکی پڕبەرەکەت و پڕخێر بووە ئەم ساڵ کەمێک جیاوازی بوو لە ساڵانی ڕابردووتر بارانێکی بە ڕەحمەت مانگێکی زۆر خۆش کەشێکی خۆشی هەبوو. چی فێربووین لەو مانگەدا چۆن بتوانین ئەم دەرفەتە بقۆزینەوە بۆ ماکانی دیکەشمان ئینشاءالله. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس و ستایش بۆ خوای پەروەردگاری جیهان لەسەر نیعمەتی ئیسلام و ئیمان، سەڵات و سەلام لەسەر گیانی پاکی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم. سڵاو و ڕێز و خۆشەویستیمان بۆ بینەران و بیسەران و خوای گەورە ئینشاءالله تاعات و عیبادەتی ڕەمەزانی لە هەمووان قبوڵ کردبێ و جەژنیش لە هەمووان پیرۆز بێ ئینشاءالله تعالی. بێگومان مانگی ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە کە ڕابرد ئەوە مهمە. ئەو مانگە طبعا ساڵانە دێ و دەڕوا و دەگەڕێتەوە، بەس ئێمەین کە ڕۆیشتی ناگەڕێینەوە. بەڵام چی فێربووین لە ڕەمەزان ئەوە زۆر مهمە. ئەوەی کە لێی فێربووین خوای گەورە لە دوای ئاەتی ڕۆژوو دەفەرمێت لەعەلەکم تەتەقون، ئێوە بۆیە بە ڕۆژوو بوون بۆ ئەوەی ببنە کەسی تەقوادار لە خواترس پارێزکار. ئەمە زۆر مهمە، چونکە تەقوا دەبێت لە دوای ڕەمەزانەوە تو ڕنگدانەوەی هەبێت لەسەر تۆ کە تۆ ئایا گۆڕاوی ئایا چاک بووی ئایا یعنی ئەمە زۆر مهمە، چونکە تەقوا لە دڵدایە. ئەتەقوا هاهونە، تەقوا هەر بە ئەوە نییە بە سەر و سیما و بە ڕیشێک و بە عەبایەک و یان مەسەلەن بڵێ من ڕۆژم گرتووە. تەقوا لە دڵدایە. جا ئینسان کە تەقوادار بوو ئەوەندەی بەسە، چونکە دۆستانی ئەڵڵا جەلە جەلالوهو چێن؟ متەقیەکانن. ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون. إيمان داران راستقين أو تقوى داران دوستي الله جل جلاله. كواتا دوای ڕۆژوی ڕەمەزان ئەبێت تۆ ئەوە فێربوو ببی بە کەسێکی متەقی، چونکە ئینسان تا تەقوادار نەبێت ناستە باش نابێتە دۆستی الله جل جلاله. ئەوە یەک. دوو، لە ڕەمەزاندا ئێمە دەبێت فێری سەبر بوو بین، چونکە تۆ دەتوانی مەسە ئینسان سەبری نەبێ ڕۆژوی پێ ناگیرێ. ئەنجار دوایە بەڵێ کەشەکەی خۆش بوو ئەم ساڵ جەوەکەی خۆش، بەڵام هەر شەیتان تۆزە لەسەر قورس دەکات، تینوشت نەبێ بەرسیشت نەبێ. لەبەرەوە لە ڕۆژوە فێری سەبر دەبین. سەبر و ڕۆژوش بە یەکەوەن پاداشتیان دیاری نەکراوە. هەموو شتەکان پاداشتیان دیاری کراوە یەک بەدە تا یەک بە 700، بەڵام سەبر و ڕۆژوو پاداشتیان دیاری نەکرا بەر زۆری. إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. خوای گەورە پاداشتی سابران دەداتەوە ئەوانەی کە ئارامگرن بەبێ حیساب. وهروها بۆ ڕۆژ دەفەرمێ إلا الصوم فإنه لي وأنا أجزي به. دەفەرمێ إلا الصوم نەبێت، ڕۆژوو نەبێت کە هەموو خۆم ئەزانم چۆن پاداشتی دەدەم. کەواتە یەکەم تەقوا فێر بووین، دووەم فێری سەبر بووین. جا لەم ڕۆژگارەدا ئەگە سەبرت نەبێ، بێوەفایی هاوڕێ، بێوەفایی خزم، مەسەلەن هاوسەر هەر لەسەر چی بەسی کچەکەی تەلاق دەدا و وەفای نییە، خێزانەکەی تەلاق دەدا وەفای نییە، مەسەلەن ئەم هەموو فیتنە و فەسادە زۆرە، یان سارە دەخوری لەسەر یەک هۆڕنەی دەبی لە دوا بۆ دادەبەزێەوە چی بوو دیکا بە هەرا دەماچە دەردێنێ. ئیتر ئەوە ئەگەر سەبرت نەبێ ناژی. بۆیە ئێمە دەبێت چکە جەنجاڵی و پێکەوە ژیان و قەڵەباڵغی زۆرە، پێویستمان لە هەموو کاتێر بە سەبر هەیە. یەکەمان کەواتە لە ڕۆژوە فێری تەقوا بووین، دەبێت فێری سەبریش بین. ئەوجا ئەو تەوبەیش کە کردومانە لە شەوانی قەدرا فرمێسکمان هەڵوەراند و داوای تەوبەمان کرد و وعد و پەیمانمان داوە، دەبێت ئەو تەوبەیەشمان لەبێ تەوبەکە نەشینین فێری تەوبە بین، چونکە خوای گەورە تەوبەکارانی خۆش دەوێت. إن الله يحب التوابين. خوا ماجر لەوانەی کەوا تەوبەیان کردووە. خاڵێک کەش لە دوای ڕەمەزان کە فێر بووین ئەو ئیستیقام و بەردەوامەیە کە دەبێت دوای ڕەمەزان تۆ بەردەوام بی کەوا لە تاعەت و عیبادەت لە هەموو شتە چاکەکان. کەواتە لە دوای ڕەمەزان ئەوەی کە فێر بووین ئەوەی فێر بووین. یەکەمیان کە ڕەمەزان ڕۆی عیبادەت ناڕوە. واعبد ربك حتى يأتيك اليقين. حتى دەمری دەبێت عیبادەت بکێ. کەواتە بە تەواوبوونی ڕەمەزان عیبادەت تەواو نابێ. ئەمە یەک. دوو، بە تەواوبوونی تەراویح شەو نوێژ تەواو نابێ، چونکە تەراویح شەو نوێژی ڕەمەزانە
لە دوای ڕەمەزانیش ئەفضل الصلاة بعد الفريضة صلاة الليل. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ باشترین نوێژ لە دوای فەرزەکان شەو نوێژە، کەواتە بە تەواوبوونی ڕەمەزان تەراویح شەو نوێژ تەواو نابێ. ئەنجا پاشان بە تەواوبوونی ڕۆژوش تەواو نابێ، ڕۆژی شەوالمان هەیە. ئەوجار بە تەواوبوونی مانجی سەرفیترە و سەدەقە و خێرا دوای ڕەمەزان تەواو نابێ، دەبێتەوە بەردەوام سەدەقە و خێر بکەیت. يعني ئەمە هەمووی لە ئیسلامدا هاتووە، چونکە ئەوە سەدەقەت و بۆرهان. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ سەدەقە و ماڵبەخشین بەڵگەی ئیمانە، تۆ ماڵی خۆ دەدەی بە خەڵک. ئەنجا دوایە دێتە خوارێ بە هەمان شێوە بە تەواوبوونی ڕەمەزان باڵاپۆشی ئافرەتان تەواو نابێ. ئافرەتان دەبینی زۆربەیان لە ڕەمەزاندا باڵاپۆشێکی جوان دەکەن دەستیان خۆش بێ، یان مەسەلەن لە مەکتەبەکان زۆر جا دەبینین لە کاتی نوێژەکە شوێنێکیان هەیە عەبایەکیان دانا بەخۆی دوای نوێژەکە هەر خۆی سفور دەکاتەوە، هەر ئاوا بۆ شێوەیە، یان دەچێت بۆ سەر خەبران یان بۆ شوێنێکی ئاوا خۆی دادەپۆشێت. یعنی شەرم لە مردووەکە لە کاکە خۆ زیندووەکە ئاخترە، مردوویش نابینێ چنجە خۆڵی ئەسکەرزیوە. لەبەرەوە لە دوای ڕەمەزان باڵاپۆشیت کە کردووە خوشتی بەڕێزم لە ڕەمەزان ناکردوتە لە دوای ڕەمەزان خۆت سفور مەکەوە، چونکە ئینسان لەسەر چی بژی لەسەر ئەوە دەم لەسەر چی لەسەر زیندووەکریتەوە کە خوا نەخواسا بە سفوری مردی وڵای بۆنی باش ناکە بە پێی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. کەواتە لە دوای ڕەمەزان نە شەو نوێژ تەواو دەبێ، نە عیبادەت تەواو دەبێ، نە باڵاپۆشی تەواو دەبێ، نە نوێژی شەو هەموو شتەکان بەردەوام دەبن و بگرە زیاتر دەبن. زۆر باشە. مامۆستاگیان دوای مانگی ڕەمەزان بێگومان خوای گەورە چەندین دەرفەتی پێیان، یەکێک لەوانە مانگی شەوالە کە ڕۆژووی تا دەگرێت و پێی دەوترێت شەشەڵان. شەشەڵان ڕوونکردنەوەیەکمان بیتێ شەشەڵان چییە و چۆن دەست پێ دەکات؟ بەڵێ ڕۆژی شەشڵان هەر ناوی خۆی بەخۆی چکە مانکە شەوالە بە کوردی پێی دەڵێن شەشڵان، ینی شەش ڕۆژی دەیەگرین. ئەو ڕۆژوە ئێمە کە کاتی 30 ڕۆژی ڕەمەزان بە ڕۆژوو دەبین، هەر ڕۆژی یەک بەدەیە دەکاتە 300 ڕۆژ. ئەو شەش ڕۆژەش کە بە ڕۆژوو دەبیت ئەویش زەربی دەی دەکەی دەکاتە 360 ڕۆژ کە ساڵ 360 تا 365 کەواتە ئەمە ئەومان پێ دەڵێ وەکو پێشتیش ئاماژەم پێدا بە کورتی کە ڕەمەزان تەواو بوو ئەی موسڵمان ڕۆژوگرتن تەواو نابێ. هەموو مانجێک ئەوە پێنجشەمە و دووشەمە بە ڕۆژوو بە سونەتە، ئەیام البیضمان هەیە 13 و 14 و 15 مانجی ئاسمانێ ئەوەش هەر سونەتە. بەڵام شەشڵان یەکسەر لە دوای ڕەمەزانێ ئەوە تایبەتمەندی خۆی هەیە، ئەوەش سونەتە و سونەتیشی مۆگەدەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فەرموویەتی من صام رمضان ثم أتبعه 6 من شوال كان كصيام الدهر. هەر کەسێک مانجی ڕەمەزانی گرت و پاشان 6 ڕۆژی شەوالی بەدوادادا ئەوە وەکو ئەوەی وایە هەموو ساڵەکە بە ڕۆژوو بێت، هەموو ڕۆژگاری ساڵەکە بە ڕۆژوو بێت. ئەمە معنای وایە تۆ 360 ڕۆژەکە بە ڕۆژوو بووی ئی ساڵەکە. ئەمە خێر و پاداشەکەی ئەوەندە زۆر بێ من بتوانم 30 ڕۆژ بە ڕۆژوو بم 6 ڕۆژ چییە؟ ئەو 6 ڕۆژە ثم أتبعه دەتوانی بەسەرێکەوە بیانگری، دەشتوانی پێنجشەمە و دووشەمەکان لەو مانگەدا بیگری. ئەمە زۆر زۆر گرنگە ئەگەر بەسەرێکەوە بێ لەوانەیە باشتر بێت، چونکە یەکەمیان ورگت مەعیدەت لەسەر ڕەمەزان دەخی گرتووە، هەر وازای ڕەمەزانە لەلای ئەو جار مسۆگەرتریش دەبێ. مەسەلەن جاری وا تۆ هەندێک شت دێتە پێش ئەوڕۆم کارە سات زۆرە، مەشاکل زۆرە، نەخۆشی زۆرە، ئەینا لەو مانگەدا 6 ڕۆژ بگری تۆ وەکو ئەوی وا هەموو ساڵەکە بە ڕۆژوو بووبی. بەڕاستی ئەمە دەرفەتێکی باشە، ئەمە خێر و پاداشتێکی زۆرە. ئێمە جا ئەم 6 ڕۆژەش بۆ معلوماتان یعنی زۆر قورسە لەسەر ئینسان، چونکە عام نییە، چونکە گشتی نییە، شەیتان لەسەرت قورس دەکە. ئێستا ڕەمەزان نەک 30 ڕۆژ ئەگەر 6 ڕۆژ بێ گوێ لێ نییە، چونکە عامە. بەس ئەم 6 ڕۆژە یەکەمە لەبەرەوەی گشتی نییە، دوومە لەبەرەوەی خێرەکەی پێتەواو دەبێ، شەیتان زۆرە لەسەر قورس دەکە. بەڵام دەبێ ئێمە شەیتان بەلعنەت کەین، هەوڵ بدەین ئەو خێرە بەدەست بێنین. ئێمە گامان گەروە کلچیماوە قەولی قەدیمان دەڵێ شتێکی زۆر کەم و ئاسان، بەڵام خێرێکی زۆر گەورەمان دەست دەکەوێت. بۆیە جێی خۆیەتی ئێمە لەم 6 ڕۆژە غافڵ نەبین، چونکە بەڕاستی خێرەکەی تۆ خێری ساڵەکە دەستکەوێ ڕاستی زۆرە. ئەوسەلەکەی دەست پێکات ینی دوم ڕۆژی جەژنەوەیە؟ بەڵێ هەر لە کە ڕۆژی جەژنت کرد لە یەکەم ڕۆژی جەژن کە کردت دوای ڕۆژی جەژن دەتوانی بە ڕۆژبی بۆ، چکە لە شریعەتی ئیسلامدا جەژنی ڕەمەزان 1 ڕۆژە، هەر عید الفیتر مناسبەی دەمکردنەوەیە. بەڵام جەژنی قوربان 4 ڕۆژە بە ئەیام و تەشریقەوە. لە شریعەتی ئیسلامدا جەژنی قوربان گەورەترە لە جەژنی ڕەمەزان.
ڕەمەزان تەنها یەک ڕۆژە مناسبەی دەمکردنەوەی کە تۆ دەمەکەیتەوە لەبەر ئەوە لە ڕۆژی دووەمەوە دەتوانی دەست پێ بکەیت اینجا بەسەرێکەوە بیگری یان لەو مانگەدا پێنجشەمە دووشەمەکان پێبی زۆر ئاساییە و هیچ فەرقی کێشەیەکی ئەو تۆی نییە. باش مامۆستا لاوەی کە بەسەرێکەوە بیگری یاخود دووشەمان و پێشمان بگیری خێرەکەی هیچ فەرقا چکە هیوا هەیەڵێ دووشەمان و پێشەمان خۆی سونەتە لەو دووشەمان و پێشەمانە ئەیگرم خێرەکەی زیاترە هیچ فەرقا وەکو ئەوەی وایە ئیشەڵات دەبڵ سونەتی بۆ گرت بێت یعنی ئەو بۆ ئێمە دووشەمە پێنجشەمە هەڵبژێردراوە چونکە هەر بۆ خۆی دووشەمە پێشەمە سونەتە تۆر ئەو سونەتیش دێتە پاڵ کەواتە ئیشەکە دووبارە دەبێتەوە دوو چەندانە دەبێت ببورن. ماوەسا کەسانێکگەن لە گەشتی عومرەدان ئایا لەو چەند ڕۆژەدا کە لە مەکەی پیرۆز بە ڕۆژوو بن ئەو فەزڵیان پێ دەبەخشێت کە خێرەکەی زیاتر لە 100,000 بەتاکید هەرچی لەوێ بێ هەموو شتەکانی 100,000 بەڵام دەتوانن بە ڕۆژنە بچکە مسافرن مسافر دەتوانێت بە ڕۆژنە بێ لە ڕەمەزانیشە بەڵام ئەگەر بشتوانێ بە ڕۆژ بێ فەبیها وەنیعمە هەموو ئەو خێرانی کە لێو دەکرێت سەدەقە بێ نوێژ بێ سونەت بێ هەر هەمووی ئەو خێرەی پێ دەبڕێ بە تایبەتی ئەو خەڵکانی کە لە دوورەوە دەچن کە ئەوە بۆ ئەوان تایبەتمەندی خۆی هەیە لەگەڵ خەڵکی مەککە جیاوازە. زۆر باش مامۆستا ئەم ڕۆژووی مانگەی شەوال هەموو کەسێک ئەتوانێت بیگرێت؟ بێگومان هەموو کەسێک کە باڵغ بوو بێ ڕۆژووی لەسەر بێ ئەتوانێ بیگرێ ڕۆژووی شەوال و بە تایبەتیش بۆ ئافرەتان زۆر پێویستە چونکە ئافرەتان دایمە قەرزیان لەسەرە لەبەر سوڕی مانگانە لەبەر عادە ئەوان بەردەوام ئەغڵب وایە 10 ڕۆژ قەرزار دەبن 6 ڕۆژ قەرزار دەبن چونکە دەکەونەوە سوڕی مانگانەوە دەتوانن لەو مانگەدا تۆڵێ بکەنەوە قەرزەکان بنەوە. ماوەساتوانن ئەوان بە یەک نیەت ڕۆژی ئەم سونەتەوە ئەوەی قەرزەکەشی کە لەسەریانە بە یەک نیەت جێبەجێ بکەن. پرسیارێکی جوانە ئەو پرسیارە ڕۆژانەش لێمان زۆر دەکرێت پێم خۆش بوو کە لێرەوە ئەوە هەموو بیسەران گویان لەو وەڵامە بێت. ئەوەی کە قەرزارە وەکو باسمان کرد ئافرەتان زیاتر قەرزار دەبن بۆ ئەوی سوڕی مانگانەوە کە تۆ نیەتی قەرزت هێنا ناتوانانی نیەتی سونەتەکەش بین چونکە تۆ خۆی قەرز واجبە ئەبێ قەرز بیتەوە. من نەگە ملیۆنێکی کەسێکم لەسەر بێ ناکرێت بچە ملیۆنێ بکەم بە خێر و بڵکاوە بۆ پیاوەتی بۆ تۆ ملیۆنێکی خەڵکی نەدەمەوە لەبەرەوە تۆ ئەگەر قەرزار بووی دەبێت نیەتی قەرز بێنی نیەتی قەرز دێنی و چەندی قەرز لەسەر ئەیدەیتەوە بەڵام ئەگەر قەرزار نەبی نیەتی شەشڵان دێنی وە دەتوانێت بەنسبەت ئافرەتان وان پێ باشترە پێشێ قەرزەکە بدەنەوە چونکە کەس نازانێت کەی دەبرێ نەخۆشی مشکلە زۆرە پێشێ قەرزەکە بدەنەوە چکە تۆ لەسەر قەرز محاسبە دەکری لە ڕۆژی قیامەت بەس لەسەر سونەتەکە محاسبە ناکرێ سونەت لێپرسینەوەی لەسەر نییە بەس خێری تێدایە بۆ تۆ پاداشتەکە وەردەگری لێپرسینەوەی لەسەر نییە ما يثاب على فعلها ولا يعاقب على تركها يعني سنت ئەوەیە لەسەر ئەنجامدانی خێر دەگاتێ پاداشت بۆ دەنووسرێ بەڵام لەسەر نەکردنی سزا نادرێ لەبەرەوە ئافرەتان بۆ هەمووان زیاتر بەتایبەت ئافرەتان با نیەتی قەرز بێنن وەکە قەرزەکان هێنا سنەتیان بۆ نانووسرێ چونکە ئەو دوشتا جیاوازن لە یەک بەڵام پیاو دەتوانێت نیەتی سنەت بێنێ پێشێ بۆ دەتوانێت سنەتەکە ئەو 6 ڕۆژان تاوکە دوای قەرزەکە باتەوە لەبەرەوەی ئەو حاڵەتەی نییە کە باسمان کرد بەس بۆ هەردوو لایەن باشتر وایەکەوە ئەگەر قەرزدار بوو قەرزەکە باتەوە چونکە قەرز لە پێشترە دوای ئەگەر قەرزەکەی دایەوە قەرزەکانی ئەوەکانی کە مەجای هەیە تۆ لەو مانگەدا 6 ڕۆژ 8 ڕۆژێک بگری احتیادیە قەرزیش ئەگەر نەشتوانی دوایترش مەجای هەر کاتی بیدێتەوە قەرز ئاساییە توانین زستانە بیدێتەوە کە ڕۆژ کورتە بەڵام لەبەرەوەی مردن نزیکە ئینسان هەتا بکرێ قەرز و بداتەوە کاتە زۆر اختلاف دروستە بێ لەسەر ئەم بابەتە کەواتە دەبێت نیەتی قەرز بێنی ئەگە قەرزار بووی واتە کەسێک 5 ڕۆژ قەرزاوی 5 ڕۆژەکە بگرێت قەرز ڕۆژی شەشەڵانەکەش دەبێت ڕۆ نیەتی قەرز بێنی ئەو جارەگە تەواوی کرد ئەتوانێت شەشەڵانکەش بگرێتەوە چونکە یەک مانجی لە مەجال هەیە. زۆر باش مامۆستا شەشەڵان قەزا ئەکرێتەوە لەبەرەوەی سونەتە شەشڵان کە ڕۆی نە چونکە پێویست ناکە واجب نیە لەسەری لەو مانگەدا بۆ جیرا بۆ نەژیرە دووشەمە پێشەمەکانی کە پێ بۆ کێشەی نییە. ڕاست لەم مانگەدا 13 و 14 و 15 بە ڕۆژە سپێکە ناسراوە پێمە بە خێر و پاداشتێکی زۆری هەیە کەسێکە 3 ڕۆژ پێش ئەوە بە ڕۆژوو بێت و ئەو 3 ڕۆژش بخاتە ئەو کاتانەوە هەردوو خێرەکی دەسەکەوێت کە ئەویش خێرەکی گەورە ومێ دووە چونکە هەردووچیان سونەتن وەکو قەزاکە نییە وەکو قەزاکەوتمان قەرزە بەس ئەمەیان وەکو چۆن ئێمە خەڵک بڵێن ئەمە وامان حەز لێ
لە مانگەکەدا دووشەمە و پێنجشەمان بە ڕۆژبین لەبەر دووشەمە و پێنجشەمان هەر بۆ خۆی سنەتە ئەو سنەتیش دەخەیە پاڵ یعنی ئەوە خێرەکەی زیاتر دەبێت ئەو سێ ڕۆژەکەش کە باست کرد ئەیام البیزەکە بە هەمان شێوە ئەویش ئەو خێری پێ دەبڕێ ئینشاء الله تعالى. زۆر باش مامۆستایان کەمێکی دیکە بین سەر مانگی پیرۆزی ڕەمەزان لەو مانگەدا پێویستە ینی زۆر بەوردی زۆر بەجوانی باس کرد لە تەعاملکردن بەدەر لەوەی کە ئێمە عیبادەتێکی زۆر باشمان ئەنجام داوە ئەلحەمدوللا مسلمانان بینیمان بە جۆش و خۆشێکی زۆرە ڕویان لە مزگەوتەکانە کرد بەڵام لەگەڵیشیدا گرنگە ڕەفتار و کرداریش گۆڕانکاری بەسەردابێت بەرەو باشتر بوون بڕوە لەگەڵ هەموو عیبادەتانە ینی زۆر باشتر بێت تەعاملکردن لەگەڵ دراوسێ لەگەڵ خزم لە کڕین و فرۆشتن لە مامەڵەکردن لەموو ئەمانەیە ینی زۆر جار لەوانەیە کەسێک تۆزی سڵی کرد بێتەوە گەر پێشووتر کەمێک لە شێواز لە شازەکان غەشی کرد بێت لە کڕیارە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا خۆی گرتوێتەوە ئەمە چۆن بەردەوامی پێ بدات و ئەو کار و کردەوە باشانەش هەر بەردەوام بێت لە ناخیدا ئەمە لە ڕێگەی ئیستیقامەوە لە ڕێگەی بەردەوام بوونەوە پەیوەست بوونەوە پابەند بوونەوە ئێمە لە سەرتا باسمان کرد کە تۆ لە دوای ڕەمەزان دەبێ فێری سەبر بووبی فێری تەقوا بووبی فێری ئەوە بووبی کەوا تۆ تەوبەت نەشکێنی ئەو سەبر و تەقوا و تەحەمولە دەبێ وا لێ بکە لە دوای ڕەمەزان بەرهەمی ڕەمەزان بچنیەوە لە دوای ڕەمەزان تۆ خولێک بووە 30 ڕۆژ بووە دوای ڕەمەزان بەرهەمەکەی بچنی و پێتەوە دیار بێ چونکە بەداخەوە زۆرێک لە خەڵکی دەبینین بە تایبەتی برادرانی عەلمانی ئەوان دین بە عادەت دەکەن نەک بە عیبادەت چۆن کە ڕەمەزان بوو واز لە جگەرە دێنێ واز لە مەشروبات دێنێ واز لە سفوری دێنێ بەڕاستی ڕێک و پێکن دەستیان خۆش بێ بەڵام دوای ڕەمەزان ئەوە بە زیادی دەکەن وەکو دەڵێ کۆتایی پێدێنن تا ڕەمەزانیشکە ئەمە بەڕاستی جێگەی نیگەرانیە چونکە دین وانە دین دەبێت لە دوای ڕەمەزانەوە کاریگەریەکانی ڕەمەزان بەسەر تۆوە دیار بێ بەوەی کەوا تۆ لە ڕەمەزانە بەگوێی خواوت کردووە و بەگوێی شەیتانت نەکردووە لە دوای ڕەمەزانیش نەچیوە ژێرباروی نەفس و شەیتان لە کردار و گفتار تا لە هەڵس و کەوتا لە سەرخۆیی تا ئەمەش لە ڕێگەی ئیستیقامەوە دەبێت کە کەسێک ئیستیقامەی نەبێ ناتوانێت ئەو شتە بەدەستبێنێ یعنی وەکو ئیستیقامە لەسەر تاعات و عیبادەت ئیستیقامە لەسەر ڕەوشتە جوانەکان ئیستیقامە لەسەر ئەوەی چی ئیسفادەت کردووە ڕەمەزان وە بزانە هەموو کات لای تۆ ڕەمەزانە بەس ئێستاشت دەخۆی پێشتر نەتخواردووە لە حرامدا هەموو کات ڕەمەزان بێ لای تۆ لە ڕەمەزانە کە بە ڕۆژوو بووی چاو لە نەزەر جێڕاوەتەوە زمانت لە غیبەت و بوختان جێڕاوەتەوە دامێنت پاراستووە لە خراپە و لە حرام دوای ڕەمەزان ئەو ئیستیقامەتە ئەو بەردەوامیە هەبێت کە لە ڕۆژی شەشڵانەوە دەست پێ دەکا یعنی ڕۆژوو هەر بەردەوامە بە نەفسی خۆت دەڵێ و دووشەوە پێشەمانش هەر بەردەوامم و شەو نوێژەکەش هەر بەردەوام دەیکەم ئەی نەفس و شەیتان ئەوە تازە تۆ حسابت ڕۆی لای من ئەنجا دوا بێتەوە کردار و گفتار یعنی لە بەر و بازاردا رحم الله رجلا سمحا إذا باع إذا اشترى وإذا اقتضى يعني ئەو ڕەحمەت لەو کەسێکەوە لە کاتی کرد و فرۆشتندا لە کاتی قەزاوەتە لە کاتی سوڵحدا سینگ فراوانە لێبوردەیە لەسەر خۆیە چونکە ئێمە ئەو کەش و ژینگەی کە تیدا گەورە بووین ژینگەیەکی قەیراناویە هەر لە مناڵیەوە هاتوین قەیرانی سیاسی و قەیرانی ئابووری و ئیتر قەیران بۆ بەشێکی سەرشی لە ژیانمان کەوا بۆی ئەو قەیرانەوە کە تیدا ژیاوین جۆرێک لە ینی لەسەر ئاعساب دەژین تووڕین هاوکو باسم کرد کابرا هۆڕنێکت بۆ لێدا یەکسەر سەر دەردێن و هۆڕێک لێکا ژوێنێکدا لەسەر چێکی بەسیت قسەیش پێ دەڵێکسە تووڕە دەبێت یان پێ دەڵێ کاکە لە ڕیزی نوێژە توازەحمە دەبێت ئەو ریزە تۆزە وەرە پێشەوە یانێکی دێ بکەلێک بەرگ ئەو تووڕە لەسەر ڕیزی دواوە یان لە مزگەوت شا کابرا زاری لەسەر ئاعساب دەژیا یان مەسەلەن پێی دەڵێ ئاوانە ئارێ تووڕە دەبێت لەبەر ئەوە ئێمە چۆن لە ڕەمەزان ئەو ئاعسابی خۆمان دابەزێنین چونکە ئێمە هەم ژینگە وای لێ کردوین هەم پەروەردەیەکی ئیمانی کەمتر هەبووە و سپاس بخوای ئێستا ئەو جیلێک کە پێگەیشتووە بەهۆی ئەو ڕابوونە ئیسلامیەوە سپاس بخوای گەورە جیلێکی باش پێگەیوە کە لە ئێمەی بەتەمەن لەسەر خۆترن ئەمە بۆ خۆی بەڕاستی کاریگەری زۆری هەیە هەم لە ڕێگەی عیبادەت و ڕۆژوەکانەوە هەم لە ڕێگەی ئەم کەناڵی ئیسلامیانەوە کە هەن خوا پاداشیان باتەوە و هەم ئەو ڕابوونە ئیسلامی کاریگەری باشی هەبووە و هەموو ئەوانە پێمان دەڵێت کە ئێمە دەبێت دوای ڕەمەزان
ئەو کاریگەری ڕەمەزان بەسەرمانەوە دیار بێ نەک بڵێن کە ڕەمەزان ڕۆی ئیتر تەواو هەموو شتێک ڕۆی. ماوەسا باسی لەو سەبرە کرد لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ینی ئەو ڕاهێنانەمان پێ بەخشێت کە فێری ئەو سەبرە ببین و چۆن ئەو سەبرە سەرچاوەگرێ لە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە دواتر بەردەوامی پێ بدەین. خۆی مانگی ڕەمەزان شەهر الصەبر لە فەرمودەکەدا هاتووە، مانگی سەبرە. وەکو باسم کرد ئەگەر ئینسان سەبری نەبێ بەخوا ئەگەر زستانیش بە ڕۆژوگرتن هەر ناخۆشە، چونکە نەفس شەیتان پێی ناخۆشە. لەبەرەوە دەبێت تۆ سەبرێکت بۆ دروست ببێ. یان مەسەڵەن تۆ لە ڕەمەزانە چاوت دەپارێزی نەزەر ناکەی، ئافرەت بە عامیان سفورن و خۆیان نیوەڕوود کردو و ئەجا مەسەڵەن تۆ تەماشا دەکەی لە مانگی ڕەمەزانە دەڵێ من بە ڕۆژوم زمانی خۆم دەپارێزم، غەیبەت ناکەم، بوختان ناکەم. ئەمە وا لێ دەکات یعنی کە تۆ بڕیار بدەی لە دوای ڕەمەزانیش لە حرامدا تو لای تو هەر ڕەمەزان بێ، ئەمە وا لێ دەکات کە تۆ بەردەوامی لەسەر کردەوە جوانەکان. چونکە بۆ ئێمە وتمان ڕەمەزان دەمانکات بە کەسێکی متتەقی و تەقوادار. تەقواداریش لە ئیمانەوە سەرچاوی گرتووە، ئیمانی ڕاستەقینە. ئەکمەل المؤمنین ئیمانن ئەحسەنهم خولوقا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی چاکترینی ئیماندار ئەوانن کە ڕەوشتیان جوانە، نەیفەرموو ئەوانن کە زۆر نوێژ دەکەن، ئەوانن کە ڕیشیان زۆر درێژە، ئەوانن کە جلو عەبا و گۆچانیان پێیە، ئەوانن کە وا لە شوێنەکە دانیشتون. بەوە نییە، بەسەر و سیمان نییە، تەقوا و لە خوا ترسان. ئیمامی عومەر کەسێکی بینی لە نوێژەکە ملی لارۆ کرد بۆ یعنی بە حیساب خەریکە بفڕێ، یعنی ڕەمزی تەقوا و ئیمامی عومەر فەرمووی ملت ڕاست کەرەوە لە بەرامبەر خوا جوان بوەستە، ڕێک بوەستە، تەقوا لە ملا نییە لە دڵایە. جا دائیمەن کردەوە عمل ڕەوشت ئێستا بەڕاستی قەیرانی ڕەوشتە. یعنی ئێستا کە خەریکە سیقە نەمێنێ، ئێستا ئەم قسانەی کە ئێمە لێرە دەکەین ئاسانە، بەڵام تۆ لە مەیدانی واقعیە تەماشاکە. یعنی بەڕاستی مەسەڵەن غەش و فێڵ ئەوەندە زۆر بووە، درۆ ئەوەندە زۆر بووە، کورە کاکە کابرا چاکەی لەگەڵکەی خراپە لەگەڵ دەکە، خەرزی ئەدەی تێ ناداتەوە، کچی ئەدەی تێ بەم هەموو زەحمەتە بە خێوی دەکەی، کابرا بێڕێزە و بێوەفایە لەسەر قسەیەکی بەسیط تەلاقیەدا. مەسەڵەن دەچی بۆ لای نایە بۆ لات، خۆشەویستی کەم بووە. یعنی دەتوانم بڵێم ئەمە نەبێتە ڕەشبینی لە لای بینەران، بەڵام قەیرانی ڕەوشتە. دەبێ ئێمە جارێش کە بگەڕێنەوە بۆ ڕەوشتە جوانەکان لە خۆمانەوە دەست پێ بکەین بەهۆی بەرەکەتی ڕەمەزان، بەرەکەتی ڕۆژوو. یعنی ئینسان کە ڕنگدانەوەی ڕۆژی بەسەرەوە نەبوو معنای بە ڕۆژوو نەبووە. بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی رب صائم حظه من صيامه الجوع والعطش. هەندێک ڕۆژوگەر هەیە بەشی لە ڕۆژوەکەی تەنها توانێتی برسێتی بۆ ماوەتەوە، چونکە لە کاتی ڕۆژوو لە کاتێکە بە ڕۆژووە زمانی نەپاراستوە، چاوی نەپاراستوە، هەر وەک جاران گوێی پێ نەداوە، هەر وەی زانی و ڕۆژەوە هیچ نەخۆی، لەبەرەوە بەس برسێتەکەی توانێتی یعنی بەس مادوونەکەی بۆ ماوەتەوە. لەبەرەوە تۆ ئەو ڕۆژوە ڕاستەقینەکە بیگری بەڕاستی ڕۆژ و قوتابخانەی ڕۆژتە جوانەکان. زۆر باش مامۆستا لە مانگی ڕەمەزاندا کەسانێک کە گرنگی پێدەن ئەویش بەخشین و خێرکردنە، لەوانەیە تەنها لە مانگی ڕەمەزاندا بەخشن، دوای ڕەمەزان دەستیان ئەوەندە کراوە نەبێت کە بەخشن و خێر بکەن. تۆ چیت هەیە بۆ ئەوانەی کە لە دوای مانگی ڕەمەزان بەخشینەکانیان کەم ئەکەنەوە، یاخود دەکرێت بڵین لە مانگی شەوالیشدا هەمان خێری مانگی ڕەمەزانی هەیە کە ببەخشیت؟ بەتاکید مانگی ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە. يعني پیغمبری خدا صلی الله علیه و سلم كان اجود الناس واجود ما يكون في رمضان. پیغمبری خدا صلی الله علیه و سلم لهمو كزياتر سخيب سبحان الله زاري واب دولك غنيمت هاتوا حتى هم يخشيوتو كذب پیغمبری خدا صلی الله علیه و سلم سخي نابه باش بلان دفرمي لرمضان سخي تربوا شو كلا رمضان تو تماشاكي امام مسترفترا امام مصابتي خوراكا امام زكاتا يعني اگر سوال كر لي قرن خلق خاني دبي بس هندي كسي كاسبي دكا يعني الخلق مستحق كشتي اون بوا اينا والا براستي او خلقي كزال مكان برسيان كردوا او خلقي كبيدينا كان برسيان كردوا رمضان تيريكا خلشي مسلمان تيريان دكا يعني يستحقني لولاتي شي اوكو عراق اوكو كردستان كامهم نعمتي تيدايا جير ارزكاش مو التونا خلق برسيبه يعني دبو وكو يعني اگر خيمه ولايتي عراق كسي هبويا خاوني خوي هبويا دووكو سردمي ليبيا معمر قذافي كبيدل ديكتاتور كريسيتيانا بو كريسيتيانا بو لبرو دبو ولاتي امش اصلا كريسيتيانا بي لبروا اگر كسي دلسوز ومشور خور وخاوني خوي هبي دبو برسينا بي كهيا ذكر هي سياستي برسي كرنيشي بو خلقوا ببي بكويلا
كالراسي دا قطع الأعناق لا قطع الأرزاق. يعني إنسان بيكوجي باشتر نقل برسان برسيتي بزليلي يكوجي أواني كخلشي خوانا ناس برسيان كردوار رمضان للرقي سرفتر وزكاة وخيرات تيريان دكا أم تايباد من دير رمضان هيا شكا خيرك زياترة بلام دبي دوار رمضان جو والله بساركيتو دبي إنساني إيمان دار سخية شونك نابي پیغمبر خدا صلی الله علیه و فرمویتی والله لا يؤمن والله لا يؤمن سيزار فرمي والله إيماني تواونية إيماني نية شيء من بات شبعان وجاره جائع كسيك بتيري رشكاتوا فول بخوي جوجا برجينه وأخواه تيرا بلام جيرانا كي برسيا لا أمنيش برجيم توش برجي باهو ما برجي لبرو إنساني إيمان دار لإيمانه ويدبه سخيبه نابي داس خنجاوبه نابي دسمان أهوابه لا تجعل يدك مغلولة دست توقف بخنجيني ولا تبسطها كل البسط وبهيتش بلاي ما كريش فيه منه بلكو حد يوصل به وصل لي برديش لما كروزي رمضان دلا كان نرم دبن يعني لي بردان برامر با بلام سيركي دوي رمضان توزك شتكان غوران كاري بسرداد ام لي بردي تما يعني لناخ ما دابوني هبتور بردامي بيردين اما هم خطاي شيطانك يا ديسان لما جرى رمضان شيطان كوتو زنجير ذكري يعني وانا بهر نميني توانا كاني كم دبيتو كتواناي كم بوا ايمانك زال دبي وكو الله چێردی ئیمانی بەرز بێتەوە ئەو دەورەی نامێنێ شەیتان بەڵام لە دوای کە تەواو بوو ئێمە بۆ خۆمان بە مێشتی خۆمان ئیعازێکمان دەدەین دەڵێن تەواو وازانە هەموو شتێک تەواو بوو لەبەرەوەی عەقیدەکە خۆی عەقیدە زۆر مهمە یعنی ڕەأس الئەمر لە هەموو شتێک مهمتر عەقیدەیە دوای عەقیدە پەروەردە ئیمانی یعنی ئێمە بەعام دینداری ئێمە عادە لا عیبادە وەکو عەرەب دەڵێ یعنی بە عادەت گرتومانە کەمتر وایە عیبادەت بێ بۆ چونکە تۆ ئافرەت کە ڕەمەزان بوو باڵاپۆش و دوای خۆت کردو ئەمیان کە پێنج فەرزە لە مزگەوت و دوای لە مزگەوتی نابینەوە تا ساڵێکە دەی ئەمە معنای عادەتە کاکە دین بە عادەت ناکرێ دەبێت ئێمە عادەت و عیبادەت لێک جیاکەینەوە یعنی عادەت ئەوەیە کولتورێکەوە هاتوو کاکە ئێمە لە قەدیم و عادەتمان وایە خەڵک ڕەش بەڵەگەکە ئەیە حرامە وەڵا عادەتمان وایە بەخوا لە قەدیم وەزگەرە هەر هاتووە وەزگەرە وەڵا وەزگەرە حرامە وەڵا لە قەدیم و عادەتمان وا پێگرتووە ئێمە تۆقە لەگەڵ ئافرەت دەکەین و ئامۆزە و خەڵزە پرزە حرامە لبروا عادتك غير حلال به بهر حال بلا عادتي حرام نابي لبروا اما بزوريش كمان عادتيه بو لدوي رمضان بزيادي دكين كوتاي بيدين لا دبتو برهمي رمضان لكوتاي رمضان ده بيتشنيوا للروشته جوانا كان لصبر تحمله لسخاوته ولا هموش تشاكا كان اما برهمي رمضان بسنينو طبعا شما وصا للششلان ده بينو ششلان زوجا باز لو دكريت كاو شجوجا لەگەڵەوەش کە مەسەر سەرفیتر ئەدەین لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەبێتە کەفارەتی کەم و کورتەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانمان شتی وە ئەبێت مەسەرەن لە بەم شەش ڕۆژە ئەوەم نەبینیوە چونکە ئەوەی کە هەیە سەرفیترە سەرفیترەکە بۆ ئەوەیە چونکە سەرفیترەکە تهرة للصائم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پاک بوونەوەی بە ڕۆژوگرە کە ئینسان لە زمانی بە ڕۆژدۆ بڵێنەوەی هەیە نەزەر دەکات زمانی کۆرهەتیە دەکەی کاکە بەدەست خۆت جاری وەردا دەنووسی غیبەتی خەت دەگرێت يعني غيبات أمره مجلس كان من بنا بخوا لبروا أفر أمسر فترة خاص عندنا بو طهري صائم طعمين بمساكين يعني هم باق بناو بو رجوا وانك هم لقمة يشيل بو فقير وهجار بلام أويك باسم كر ششلان بو أويك وا خصالك تواوكي وتما سي روج رمضان بو دكات يك بديه دكات السياسة دروش شجرة شاستا دكات السياسة وشجرة كواتو أجر أم شجرة بروجي بأي مسلمان أي إيمان دار أو وابزانا سياسة وشجرة هم صالك بروجوي بين خم عم بيرجن أعزاترن لبياوان بو شجرة. زوج شمسة وكل رمضان ده چند كارو خيرك يا أخو چند عبادتك هي كتابته بمانجي رمضاني بيروز تواني بيكي تو خير زيادة لمانجي شوال ده يعني لو شجرة لمانجي شوال ده بروجو أبي چه كارك باشا بكرة چه خيرك باشا يا أخو چه عبادتك باشا بكرة لو شجرة باشترين عبادة أوي كتور لو شجرة بروجو ده بي معناته استقامة بردوامة استقامة زور مهمة إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا وأبشروا بالجنة التي كنتم توعدون أواني كوتيان الله پروردگار معنا ثم استقاموا بردوام بون دفرمي أول كاتي سر مرقى ملائكة دي مزجيني بيردا لخوشي أو مجدية بهشت
ئازاری ڕۆحکێشان لەسەری سوک دەبێت سبحان الله ئەوجا مژدەی بەهەشتیان پێ دەدەن لەگەڵیان دەبن بۆیە بەردەوامی ئیستیقامەت زۆر گرنگە کە ئەو کەسێک کە بە ڕۆژووە لە شەشڵاندا معنای وایە تۆ بەردەوامی بە قسەی نەفس و شەیتان ناکەی معنای ئەو کەسە ڕەوشتشی جوانە ئەو کەسە معنای ڕەوشتشی جوانە معنای لە بیری نەچۆتەوە یعنی ئەمە زۆر گرنگە ئێمە بەردەوام بین چونکە تۆ ئەگەر لە حەمامێ پاک خۆت شۆری دوای هاتی و خۆت لە خۆڵی وەردایەوە پیس دەبی بەڕوانیە لەبەر ئەوە ئینسان دائیمەن کە خۆی پاکردەوە تەوبەی کرد پەڕێیش تازەی هەڵدایەوە بۆچی ئیشەکانمان زەڕبی سفرکەین بۆچی سفری کەینەوە بۆ چێوامان پێ دەڵێ چێ وای گوت لەبەر ئەوە دائیمەن ئێمە هەوڵ بدەین گرنگی بە عەقیدە و پەروەردە بدەین بۆ ئەوەی کەوا ئیستیقامەمان هەبێ کە ئیستیقامەت هەبێ ئەو کاتە ئیستیقامەت بێ بۆ ئەوەی بە دینداری بژی بە دینداری بمری ئیستیقامەت هەبێ هەتاکو ماوی تاوەکو بە دینداری بژی و بە دینداری بمری ئەو کاتە لە دنیا و قیامەت ئیشەکەت باش دەبێت خۆ دەستەکان نەخۆشمە وسایەمەیەکی دیکەمان نەماوە گەشتێکی دیکەت ماوێت من لە کۆتاییدا لە خوای گەورە داواکارم کە تاعات و عیبادەتی ڕەمەزانی لێ قبول کردبین و لە هەموو لایەک جەژن پیرۆز بێ ئینشاء الله تعالی و ئەو شەڕ ڕۆژەشمان لەبیر نەچێ ئینشاء الله بیانگرین و هەوڵ بدەین ڕەمەزان لە کردار و گفتارماندا ڕەنگ باتەوە چونکە لەوانەیە نەیبینینەوە ئەو دەگەڕێتەوە بەڵام ئێمە کە ڕۆژ ناگەڕێنەوە بۆیە وابزانە ئاخر ڕەمەزان تا وابزانە ئاخر نوێشتە وابزانە ئاخر ڕۆژوو تا هەوڵ بدەین کردار و گفتارمان جوان بێ چونکە ئامانجی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەیە کە دەهاتووە لئوتەمیمە مەکاریم الأخلاق ئێمە قەیرانی ڕەوشتمان هەیە با بە خۆماندا بچینەوە با بەس بێ خیانەت و دووڕووی و گەندەڵی و درۆکردن چونکە ڕۆژووی ڕەمەزان فێری ڕاستی کردین کە تۆ بە ڕۆژوو بووی دەتوانی بە ڕۆژێشت بخۆی بەڵام نەتخوارد کەواتە دووڕوو نابی کەواتە دوای ڕەمەزانیش دووڕوو مەبە لەگەڵ خوا ڕاست بووی دوای ڕەمەزانیش ڕاست بە بەخوا ئینسان بەس درۆ نەکەین بەس ڕاست بین هەموو ئیشەکان چارەسەر دەبێ و خوای گەورە لێمان قبول کا و سوپاسی ئێوەش دەکەین خۆ دەستخۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد خامیشی مامۆستای ئاینی خوا بەخێر بێ زۆر سپاس